گیان جەژنێ پیرۆز بێ. ئەگە دایکێ بمرێ جەژنیش لە تۆ پیرۆز بێ. دایکە قەرار وایە بین بۆ ماڵی ئێوە. ئەیە ڕویاخوا بەخێر بێن ڕۆڵی ماڵی باوکتە جەژنە و دەوەنە ڕۆڵەوە سوێمە بێتەوە بۆتان بۆ دیان نەبوون بەم جەژنە. دایکە گیان خۆ ئەحمە نایە بۆ ئەوێ. باوا بەڕێگاوە ئەویش وای سایەت. وەڵا دایکە گیان مادەم ئەحمەیە من نایە من سبەینێم. ئەیە ڕۆڵە بۆ واڵی جەژنە وەرەگە دنازای لێک پێن بران ڕۆڵە گیان بۆ واکەن لەسەر چی واشە بدەمە خوشکم بدە برای خۆت بدە برای خۆت ئەو کوڕانەی تو ناوێرن لە قسەم دەرچن ئەمن مەجلیس نییە قسەم بکەوتە عاردی مشکلەی گەورە حەڵ دەکەم ئەلو خاڵە گیان جەژنێ پیرۆز بێ. ئای خوا مبارەچکە نەخشەی لە هەزار جێژنان بی سەرخەر ئەوە چێت نایم خاز بەر لەسەرت دی. وەڵا خاڵە گیان مادەم ئەحمەیە بەسەری تۆ من نایم حەزم لە چارەی نییە. ئێ باشە یەک سوال لێ بکەم باشە ئەو برایە فەقیرەی تو دەگەی لێدای نەخێر. پارەی لێ بردی نا. مشکلەی لۆ کردی نەخێر. ئێدی سەبەب لۆوە دەکەنەنگۆ کاکە لۆوە دەکەن. ئەزانی چیە خاڵە گیان پار لە سەفرێکمان کرد بەیەکەوە تعلیقی لە خێزانەکەمان بەخوا منیش پێم ناخۆش. هەیداوە شەی زەلا بەڕێ وەڵڵا. گیانە بە قوربان باشە کەسم دێ باشە بە قوربان زۆپاکە کوژانەوە باشە جەری ئەحمەد نا ئەحمەد دڵی زۆر باشە بۆ دڵی دێ من ناڕەحەتکە لەسەر قسەی من قسە ناکە باشە بە قوربان باشە خواحافظ. چیوە؟ خوشکمە هەمویان دەچنە ماڵە دایکم کوتیان هەموو لێ کۆ دەبینەوە ئەتۆش بەرەوێ. نا بابە ژنەکە تۆ لە بخۆت و بۆ وعد ئەی من وتم بە دایکم یەم بۆ لات. دەیجاتیە خۆ دایکت چی لە نایە سپێنێ بچین. ئاخر وعدم ماوە تێ ژنەکە. وعدت داوەتەیە من نایەمەوە پێت بڵێم ئەمە خوشکەکانم هەموو لەوێن هەموو مێردەکانیان دەیێنن. ئەی دەمەنیش نایەم. دەنایی چ بکەم نای بەجار و بەجەهەنەمە تۆ بچۆ ماڵ دایکی دەم دەچمە ماڵ دایک. ئەلێ ئەوە چییە پیاو نایە لە سوحبەت یە بکا ژنەکە لە خۆتەوە هەیەکسە هەڵەچیت یەڵە چیم بۆ ماڵی دایک تو تەواو بەس یەک دەقە بە تەلەفۆنی بۆ دایکم کەم چی بکەم ئاخ چی بکەم لە ژنی جوان. خوشکم ئەوزە ئەمن دەڕۆم. ناڕۆی لێرابی لێسا ئەحمەدی بابی بینی؟ ئەوە تەلەفۆنەکە ئەحمەد. ئەلو؟ دایکیان دووبارە جەژنە پیرۆز بێت. جەژنی تۆش پیرۆز بێەوە نەگەیشتی ڕۆڵە؟ دایکیان ئەڵێم وەڵاهی ئیشێکمان بۆ دروست بوو ئەمڕۆ ناتوانم بێم بۆ ماڵتان ئەیکەنە ڕۆژێکی کە سبەینێ. ئەیە ڕۆبۆچی نایەی؟ بدە من ئەوە زۆر لە مەحموودی پیاوترە لە قسەم دەرناچی. گوێم لە دەنگی خاڵە عەباسم بەخوا قسەی قۆڕی وای لایە. ئەلێ خاڵە عەباس جەژنە پیرۆز بێ. ئەی خوا مبارەچکە کاکە دەوەرنەوە لە چێمانەنگۆ. وەڵی خاڵە عەباس بە چاوی تۆ ئەها بە گیانی تۆ تۆم بەقەدەر هەموو نیاخۆشەوێ ئیشێکی زۆر زەرورم بۆ پیا بوو دراوسەیەکمان ئەمری خوای کردووە. ئیشی چ کاکە ئەی هاوار بەڵکو دەتان بینم ئەمیش دەڕۆم ئیش کەمەیە. خاڵە عەباس گیان تۆ زانیت چەند حورمەتێ لای من هەیە چەند بەڕێزیت من کە تۆ بینیم یەک دنیا قسەی قۆڕم بۆکەی ئێستا قسەی تۆم بۆشکێ بەس بە قورئان بۆم ناکرێت. آخر ئەمن دەرێم وەرە یعنی وەرە. خاڵە ئەزانین چۆن عاجزمەوە بەخوا خولە لە هەر شوێنێک بێ بە نایم بۆ شوێنە. یعنی قسەی خارەی دەشتێنی؟ خاڵە گیان تۆ بۆ قسە وەرناگەی من پێم وتی نایم و تەواو ئای. دە پێشەوەی قەپاتکەم یەک قسەم پێتە. فەرموو. ئەتوو لە شەنگە و قارەی گەلە کەم و کورتتری دەبڕۆ دەی. وەڵا دایخست بەخوا خاڵێکی کەرم هەیە لە ڕقی ئەو خاڵم ڕێک یەڵە بۆ ماڵی خەسوو قوبانی بە یەڵا ڕەبڕێ لێگەڕە خوشکم وازیان لێ بینە ئەتوو بەم بڵێ پارەکە لە عەبدولقادری وەرگرت قەردەکە؟ نەوەڵڵا. ئێ خوشکم دەبڕۆ لێ وەرگرە ئەو دوکانێکی ماسی گەورەی دانایە. هەدی ئەوی ڕۆژێ دیتم قسەم لەگە کرد گوتم عەبدولقادر قەرد کەون دەبی بەس نامری ها گوتم ماڵی خوشکم بڕک پارەیان لەکنتە کەونە قەردە گوتی لە بیرمە حازرم کردیە بابێ بیدەمێ بڕۆ لێ وەرگرە. چم لێ وەرەگرمەوە